بەهۆی ئەم شەپۆ لە بارانەی هەرێمی کوردستانی گرتووەتەوە ژمارەیەک پرد و ڕێگای سەرەکی زیانیان بەرکەوتووە و مەترسی لەسەر ژیانی شۆفێر و سەرنشینانی سەر ئەو ڕێگایانە دروست بووە. یەکێک لە ڕێگاکان کە بەهۆی ڕۆچوونەوە زیانی بەرکەوتووە ڕێگای دەربەندیخان بۆ ناحەی سەنگاوە. جگە لە بەستنەوەی قەزا و ناحەیەک پێکەوە هاتوچۆی دانیشتوانی زیاتر لە 70 گوندیشی لەسرە. وڵای ئەم جادە ترسی ئەوەی هەیە لافاو لەمە زیاتر زەرەی لێ بدا و لە ناکاتێکا سارێک بە کۆڵێک ماڵ و مناڵەوە بکەوێتە ئەو کەنەوە دوای تووشی کارەساتێکی دڵتەزێن ببێت. بەڵام ئێستاکێنە ئەگەر پێشتر ئاوڕی لێ بدەنەوە بۆ ئەو کە خەڵکە باشتری شەو با زەرەری زیانی ڕۆحلەبەری تیا دروست نەبێ و زیانی مادەی تیا دروست نەبێ ساکێنە تۆزێ باشترە لەوەی دوابکەوێ ئێستا دەستکاریگەی لەوە باشترە. وەڵاهی زۆر حتا ئەچێتە سەنگاومە گوندی لەسەرەتێگەی ئێوە بەخوا 10 ساڵ پێشی ئێمە سەیری ئەم ڕێگامان کردووە. ئەم خەڵکمان ئاگادارە کردو ئەم ڕێگە چاکن. بەڵام سارێکی شارەزانە بێت بۆتە یەک سایدێکی باریک. ئارەوەڵا ئەوە ژێری سەیریکەن ژێری هەردا ڕماوەتەوە. یەکێکی دیکە لە پردەکان کە زیانی بەرکەوتووە لە سنووری شارەزورە، ئەویش پردی مالوانە کە ژمارەیە گوند بە قەزای شارەزورەوە دەبەستێتەوە. دانیشتوانی یەکێک لە گوندەکان بە پەیامی ڕاگەیاند 3 ڕۆژ بوو بەشێکی پردەکەمان ئاو بردبووی. بە ناچاری و لە ڕێگەی هەڵدانەوە بەشێک لە شمەکە سەرەکیەکانمان بۆ هاتۆتە ئەمبەر، بەڵام نەمانتوانی وەسەردانی بازاڕ و ناو شار بکەین. هەرچەندە بە شێوەیەکی کاتی ڕێگاکە کرایەوە، بەڵام دووبارە پردەکە ژێر ئاو کەوتەوە و ڕێگای گوندەکان بەڕووی قەزاکە داخرایەوە. من وەکو خۆم دانوشتی ئێرەم خەڵکی گوندی مالوانین، برایەکم ماڵی لێرەیە کە ماڵی لێرەیە ئەو پردە کە تێک چوو 3 ڕۆژ ئێمە پێداویستیمان هێناوە لە پردەکەەوە بەدەست پێمانداوە. یعنی وتومانە ئەو پێداویستێکی ویستوە شتێکی ویستوە ڕێگە نەبووە، هیچ ڕێگەیەک نییە. یعنی عیلەکەی مناڵێکی نەخۆش بە شروبێکی ویستووە لێەوە بەدەست بۆمان هەڵاوە، هەروەکو هەڵدان ینی مەجال نەبووە پردەکە ئەگەر بکرێ بە یەک جاری بۆمان چاکەن. وەڵاتر کێشەی سەرەکیمان ئەو پردەی ئێمە پردەکەمان بڕمێت ڕێگات چۆمان نییە بەڕێزگار. وەڵای ئەو چەند ڕۆژە 3 ڕۆژ لەم بەڕاو چۆمان نەکرد، هەر لە ماڵەوە بووین. ئیتر ئاوا ئەگەر تێکمان پێویست بواە مەگەر بە تراکتۆر بمانێنایە. ئەم دوو پردە نمونەیەکن لەو چەندین پرد و ڕێگا سەرەکیانەی دیکەی هەرێمی کوردستان کە بەهۆی خراپی کوالیەتی و نۆژەن نەکردنەوەیان ڕۆژانە هاوڵاتیان تووشی ئاستەنگ دەکەن و بەرپرسانی ئیداری و حکومیش جگە لە خۆپەڕاندنەوە لە بەرپرسیارەتی هیچ هەنگاوێکی کردارەکی نانێن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.